فەرهاد جوتیارێکی تەمەن 37 ساڵە و ماوەی 4 ساڵە سەرقاڵی بەرهەمهێنانی داری فستقە. لە سەنگاوە گەیشتوتە پێنجوێن بۆ موتوربەکردنی داری فستق، چونکە فستق بەروبوومێکی دانسقە و گرانبەهایە و زۆربەی جوتیارەکان شارەزایی تەواویان لێی نییە. 4 ساڵ پێش ئێستا هەستاین بە دانای نەمامگەیەک باوکاری کاگوریا شارەزای لە بواری فستقا، هەستاین بە دانانی نەمامگەیەک تقریبان یەکەم ساڵ 15 بۆ 20,000 نەماممان بەرەم هێنا لە باشترین جۆر لە باشترین جۆری بۆ بناغی دارەکە کە بادەمی ڕێزی زەرەندا. تقریبان سوپاس بە خۆوای تر بەردەوام بووینە و دوای ئەوە هەستاین بە دروستکردنی ستافێک بۆ مەتروبەکردن و بۆ مەتروبەکردنی باخەکان و هەروەها بۆ سەرپەرشتکردنی باخ و بۆ بنیادنانی باخ. لە هەرێمی کوردستان بۆیە تاوەکو ئێستا بەرهەمهێنانی فستق کەم بووە، چونکە داری فستق ژینگەیەکی تەواو جیاوازی پێویستە تاوەکو بەرهەمێکی بەپێزی هەبێت. لە هەرێمی کوردستان زیاتر لە ناوچەکانی پێنجوێن و چەمچەماڵ و شارباژێڕ و قەرەداغ و ئاکرێ و چەند ناوچەیەکی تر بەرهەم دەهێنرێت. ئەو جۆرە فستقەی کە لە هەرێمی کوردستان بەرهەم دەهێنرێت پێویستی بە نزیکەی 1000 کاتژمێر کەشی سارد هەیە بۆ پێگەیشتنی. فستق نێر و مێ هەیە، نێرەکان بەریان نییە، لە ڕێگەی گوڵەکەیانەوە هاوکاری مێیەکان دەبن بۆ پێگەیشتنی فستقەکە. داری فستق تا کاتی پێگەیشتنی پێویستی بە 5 ساڵ هەیە. لە هەرێمی کوردستان فستقی ئەکبەری و ئەحمەدی و کەلاقوچی لەبەر بڵاوترین جۆرەکانی بەروبوومن لە کێڵگە کشتوکاڵەکانی پێنجوێن و چەمچەماڵ. لە بناغەی دارەکە و کاتێککە دەست پێ ئەەکەین ئەگەینە ئاستێکە نەمامەکەمان چاندووە گەشتوتە ئاستێ تەمەند و بۆ 3 ساڵ ئەستور بووە گەشتوتە ئاستێکە پەیوەنی بکەین لەو کاتە دیاریەکەین ناوعیەتەکان بۆ ناوچەکان کەواتە هەموو ناوچەکان گونجاوە. بۆ نمونە لە پێنجوێنە ئێستا ئەمە فستقی کە لە قوچیە باشە لێرە پێویستی سەرمایی کە 800 ساعتە بە ئیسراحەت تەمینە بێ، ئەکبەری 1400 ساعتە تەمینی پێویستی سەرمایی لێرە تەمینە ئەبێت و ئەتوانێت ئەکبەریش کە هەیە لە ناو ئەم باخە گونجاوە و بە ئیسراحەت ئەتوانێت بەرهەم بێت. فستق یەکێکە لەو بەروبوومانەی کە لە بازاڕدا بە زێڕی سەوز ناسراوە، وەک بەروبوومێکی پیشەسازی خۆراک تەماشا دەکرێت بە بڕوای شارەزایان و وەبەرهێنەران. ئەگەر باخداری فستق لە کوردستان گرنگی پێ بدرێت دەتوانرێت وەک لایەنێکی ئابووری سوود لە داهاتەکەی وەرگیرێت.